الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. وشكو براي إيمان دارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. خواهي تبارك وتعالى شوار فصل دروس كردوا، هر فصلك لم فصلانا حكمتي تايبتي خويتي بو أوي كوا مسلمانان وإيمان دارانو ذوي الألباب وخاون عقل وجيركان بيركنوا لقرانكاري ظروف وجيانا شو الروجا بيركنوا إيماني خوان بقوتكن بهيسكن كأمد صلاتي پروردگارا كأقر بيتو أم زمانو أم سالا چوار فصل نبي براسي جيان برپا نابي وقت چون دنیا ببي باران نابي دنیا ببي خور نابي ببي شو الروج نابي أما هم حكمة إلهية. خواهي تبارك وتعالى لقرآن أخويا فرميت إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. جاوازي شو الروج جاوازي مانگو سالو كاتو ساتكان بهارو بايزو زستانو هاوين أما هموي أقريتو بو أوي كوا دا صلاة نشاني پروردگار درخا خاون عقل جيريكان أبي بير ليبكنوا و لم دا صلاتي پروردگار كبراسي خواهي تبارك وتعالى أم شوار فصلي دروس كردوا بو دروس بوني جيانا برپابوني جيانا إنا خواهي تبارك وتعالى لدى صلاة هيز يا أبوك وهموي هاوين بيه هموي زستان بيه هموي پايز بيه بلام خواهي تبارك وتعالى أم جواني داوة بجيان بو أوي كوا خلقي بير كاتوا لدى صلاة پروردگار. عزيزان خوش شويستان فصل زستان فصلك لو فصلاني كبراستي علماء زانایان و خواناسان و عارفانی ئێمە بە فرسەتێکی زۆریان زانیوە بۆ عیبادەت و بۆ خواناسی بە مەوسیمێکی گەورەیان زانیوە بۆ زیاترکردنی عیبادەت تاعەت لە خوا نزیک بوونەوە ڕۆژوگرتن. هەندێک وا ناوی ئەبەن و حەدیث لە پێغەمبەری خوا ڕیوایەت دەکەن فەرموویانە الشیتاء رەبیع المؤمن، زستان بەڕاستی بەهاری ئینسانی مسلمانە وەک ئەوە ئینسان دائما لە بیستانە بێ گوڵەچنەوەی عیبادەت بکە خۆی ئامادە بکە توێشووی پڕ بکە. حەزەتی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێ الشیتاء غەنیمەة العابدین، شیتا زستان بەڕاستی غەنیمە و دەستکەوتی گەورەی خواناسان و عاریفانە لە خواترسانە. حەزەتی ئەبوی هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێ ئەلا ئەدولکم على الغەنیمەة الباردة قالوا بلى فيقول الصيام في الشتاء. حضرت أبي هريرة فرميت آية فيرتان نكم تيتان نجين بيتان نليم غنيمة باردة شيء يعني غنيمة ساد دسكوتي آسان وتيان قربان شيء فرمي روجي فصلي زستانا بو بيوتي غنيمة الباردة شنك بالراسي بو بيوتي غنيمة الباردة أم فصلا ڕۆژوتیا زۆر ئاسانە ئینسان تیا هیلاک نابێت تیا توینی نابێت تیا برسی نابێت و ڕۆژگارێکی زۆر کورتی هەیە بۆیە عولەما و زانایانی ئێمە لە سەحابەی پێغەمبەری خواوە واوەریان گرتووە فرسەیەکە ئینسان بتوانێت تایە بە ڕۆژوو بێ ئەم غەنیمە گەورەی دەست ئەکەوێ ئەگەر توانی ڕۆژناڕۆژە سونەتی داودی بگرێ ئەگەر نەیتوانی مەسەلە دوو شەومە پێنجشەمان بگرێ سونەتی محەممەدی و سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەگەر هەر نەشی توانی ئەیامول بیضەکە بگرێ کە لە مانگێکا سێ ڕۆژە سیانزە و چواردە و پانزەی مانگی عەرەبی یا 27 و 28 و 29 مانگی عەرەبی کە تۆ ئەمە لە زستانە غەنیمەیەکی زۆر گەورەیە دەستی ئینسانی مسلمان ئەکەوێ بۆ ئەوەی لە دەستی نەدا. ئازیزان و خۆشەویستان حەزەتی عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت کاتێکەوە لە ناڕەحەتیا بوو فرمي ما آسى على شيء من الدنيا إلا على ثلاث ظمأ الهواجر ومكابدة الليل. فرمي لدنيا هیچ کاتێک بێتاقەت نیم بۆ دنیا بۆ ناوچوونی دنیا یا بۆ مردنی خۆم بێتاقەت بم کە دنیا بەجێ دێڵم، بەڵام ئەوەندە هەیە بێتاقەتم بۆ ڕۆژووی هاوین لەگەڵ شەونێژی زستانە بۆ ڕۆژووی هاوین. فرمي چونکە هاوین ڕۆژەکەی درێژە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر ڕۆژ بە ڕۆژوو بێ لەبەر خاتری خوا بە تایبەت ئەو ڕۆژانەی کە گەرمە و درێژە
ئەوە خوای تەبارە 70 ساڵ لە جەهەنەم دووری خاتەوە. زۆرم پێخۆشە لە دنیا بژیم بۆ ڕۆژووی هاوین، جا ڕۆژی زستانەوار بەڕاستی زۆر ئاسان بۆ لە بەردەستیانە. اینجا بۆ شەو نوێژی زستان، ئەو شەو نوێژانەی کە لە زستان ئاکرێ شەوەکانی زۆر درێژە، ئینسان فریای عیبادەت دەکەوێت. ئازان و خۆشەویستان، حەزرەتی مەعازی کوڕی جەبەل ئەسحابی نازاری پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتی مەرگیا لەسەر جێگا بوو ئەگریا. ما يبكيك، بۆچی ئەگریت؟ قال إنما أبكي على ضمع الهواجر وقيام الليل الشتاء ومزاحمة العلماء بالركب عند حلق الذكر. وتیان بۆ ئەگریت؟ لەبەر دنیا ئەوەی بەجێ دێڵی حەزی لە دنیاە، خۆشی دنیاە، فەرمین نەخێر. بەڕاستی بۆ ڕۆژووی هاوین ئەگریم، بۆ شەو نوێژی زستان ئەگریم کە لە دنیادا بەجێ دێڵم، ئیتر نایکەم بەجێ نایەنم. بۆ ئەوە ئەگریم مجلیسی عولەما و زانایان بەجێ دێڵم کە بەسەر چۆک دانیشم لە خزمەتیانە، گوێ لە ذکر و دەرس و وانەکانیان ئەگرم کە ئەمە هەمووی عیبادەتە. پێغەمبەری خوا بە باخی باش ناوی بردووە. عارفان و خواناسانی ئێمە لە زستانە لە فەسڵەکانە ئاوا بیریان کردێتەوە. بۆیە پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت بەرامبەر ئەسحابەکانی خۆی: ئەسحابی کەننوجومی بئەیهم اقتەدەیتم اهتەدەیتم. ئەسحابەکانی من و کۆسارەکانی ئاسمانوان بە هەرکامەیانەوە ئێوە اقتیدا بکەن، شوێنیان بکەون، بەگوێیان بکەن، بەڕاستی ئێوە ئەهلی نەجاتن و نەجاتتان ئەبێ. ئازان و خۆشەویستان، شێخ حەسەنی بەسری عارف و خواناز و تابعین ئومەتی پێغەمبەری نازدار لە ماڵی پێغەمبەری خوا گەورە بووە. ئەم تابع نازدارە ئەفەرمێت: نعم الزمان المؤمن الشتاء ليله طويل يقومه ونهار قصير يصومه. ئەفەرمێت باشترین زەمان و کات بۆ ئینسانی مسلمان زستانە، چونکە بەڕاستی شەوەکەی درێژە بۆ شەو نوێژ، فرای خەوەکەوێ، فرای شەو نوێژەکەوێ، فرای ذکر و تەسبیحاتەکەوێ. ڕۆژەکەشی کورتە بۆ ڕۆژوگرتن. ئازان و خۆشەویستان، وەک ئەرزم کردن ئەوانەی کەوا ئەیانەی ڕۆژی سونەت بگرن، ئەوانەی کە ڕۆژی قەرزیان لایە هەر لە زستانە زۆر ئاسانە، ئەتوان قەزای کەنەوە، چونکە قەزای ڕۆژوو نوێژ واجبە. نەڵێ واجب نییە و لە کۆڵم بۆتەوە و من تازە تۆبەم کردو و ڕۆژم نەگرتو ئەیتر خوا حساب ناکات. بەڵێ یەک ڕۆژ و قەرزار بێ بەبی دەیتەوە، یا ئەبێ کەفارەتەکەی بی، یا ئەبێ ڕۆژوەکە بگریتەوە. بۆیە زستان فرسەیەکی عومرە بۆ ڕۆژوگرتنی قەرزارەکان، ئەوانەیە کە قەرزانە ئەتوانن ڕۆژی تا قەزا بکەنەوە. ئازان و خۆشەویستان، فەرمایشتی عولەما و زانایان لەم بارەوە زۆر وارد بووە کە زستانیان بە بیستانی عارفان و خواناسان زانیوە، بە فرسەی تەمەن زانیوە، بە ڕەبیعی بە بەهاری مسلمانیان زانیوە، بۆیە بە غەنیمەی مسلمانیان زانیوە. من و تۆی مسلمانی پێویستە بیر بکەینەوە لەم کات و ساتی خۆمانە، لەم تەمەنەی خۆمانە کە فرسەیەکە خوا پێی یاوین، نەیەڵین بەسەرمانە بچێ. زستانەکان، هاوینەکان، پاییز، بەهار، ئەوەی کەوە عارفان و خواناسان چیان تیا کردووە، توێشیان چۆن پڕ کردووە، من و تۆی ئاوا بکەین بۆ ئەوەی ئەهلی سەعادەت و بەختەوەر بین. السعید من اتعظ بغیری، ئینسانی بەختەوەر و بە عیزەت ئەوەیە دەرز دە غەیری خۆی وەرگرێ. یەکێتر لەو شتانەی کەوا لە زستانە بەڕاستی ئینسان بەرەو پێشەوە ئەوە ئینسان بەرەو لووتکەی عیبادەتە بە ئەوەیە کەوا وەکو پێغەمبەری خوا فەرمێت: ئەلا ئەدلکم عەلا ما یەمحو الله به الخەتایا ويرفع بالدرجات. پێغەمبەرم ئایا پێتان نەڵێم شتێکەوە دەرەجاتی ئێوە بەرز کاتەوە، گوناهەکانتان بکوژێنێتەوە؟ وتیان بەلا یا ڕەسوڵ الله. بەڵێ پێغەمبەری خوا، پێمان خۆشە ئێمە مسابقەی لەسەرەکەین، خواخوامان شتێکمان پێ بڵێیت و لە قیامەتە لە تۆ نزیک بین، پێش بڕکەی لەسەر بکەین. پێغەمبەری خوا فەرمووی صلاة والسلام لەسەر بێ: إسباغ الوضوء على المكاره وكثرة الخطى إلى المساجد وانتظار الصلاة بعد الصلاة فذلكم الرباط. رواه مسلم. پێغەمبەری خوا فەرمی صلاة والسلام لەسەر بێ: دەست نوێژگرتن لە کاتی سەرما و سۆڵەی ناڕەحەتە، بەتایبەت کە ئاوی گەرم نییە و ئاوی سارد هەیە، دەست نوێژ ئەگری و بەڕێک و پێکی هەموو ئەندامەکان و ئەشۆری خیانەتی تیا ناکەی، فەرزەکانی جوان جێبەجێەکەی، سونەتەکانی جێبەجێەکەی، ئەم دەست نوێژە بە تەواوی ئەگری، ئەم دەست نوێژە پاداشتە بۆ تۆ، گەورەیە بۆ تۆ، ڕفعی دەرەجاتە بۆ تۆ، خوا لە گوناهەکانە خۆش ئەبێت.
وزۆر هاتن بۆ مزگەوت و هەنگاوی زۆر بۆ مزگەوت نانان کام مزگەوت دوورە بڕێ بۆ نوێژەکان بۆی 5 فەرسە چاوەڕێی نوێژەکان بکەی یەک لە دوای یەک ئەمە هەمووی ڕیباتە وەک ئەوە تۆ بەردەوام لە جیهادابی لە سەفی جیهادابی چونکە ئەمە پێغەمبەری خوا وا ناوی بردو ئازیزان و خۆشەویستان بۆیە لە زستانە دەست نوێژگرتنی زۆر ئینسانێڵی بێ دەست نوێژ بێت بە تایبەت بە ئاوی ساردگرتن دەست نوێژ ئەمە خۆی بۆ خۆی عیبادەتە ئەم بەرەکەتەی بەهۆی زستانەوە دەست ئەکەوێ کە ئینسان خوا لە گوناهی خۆش بێ و دەرەجاتی بەرز کاتەوە و مژدەی باشتی پێ بدە خوای گەورە لە هەموو لایەکمان ڕازی بێ خوا لە هەموو لایەکمان خۆش بێ خوا عاقیبەتمان بەخێر بگێڕێ یا ڕەبی خوا تەوفیقمان بی لە کات و ساتەکانە بە فرسەی خۆمانی بزانین عیبادەتی تیا بکەین بیخۆزینەوە تۆ لە خۆمان ڕازیکەین توێشی خۆمانی لێ پڕکەین خوا لە باوکو دایکمان خۆش بە خوا لە باوکو دایکمان ڕازی بە یا ڕەبی خوا لە دەپاڕێینەوە بە ئیمان و بمانشێنەوە بمان برن و زیندومان کردەوە لە دەرد و بەڵاو بە و نەخۆشی خۆمان و خانەوە و ماڵ و منداڵمان لادا یا ڕەبی خوایە لێتە پاڕێینەوە کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکە ئیمان و ئیسلام خەرە دڵیانەوە ئەگەر قابلی هیدایەت نین ئەگەر قابلی ئیسلاح نین یا ڕەبی خوای لە کۆمانان کەیتەوە یا ڕەبی خوای لێتە پاڕێینەوە کۆمەڵی خەڵداوی دوعا خێران لێ کردوین نەخۆشیان هەیە لە ناوی وڵات لە دەروی وڵات یا ڕەبی خوای گیان شیفا ئازۆ پەلایان بۆ بنێرە بە تایبەت ئافرەتێک تووشی ئەم نەخۆشیە ناڕەحەتە بووە خوای لە دەپاڕێنەوە شیفا لای تۆیە تۆ شافی حەقیت خوای شیفای بە پەلەی بۆ بنێرە یا ڕەبی خوای گیان شیفای نەخۆشی هەموو لایەکمان بە یا ڕەبی خوای گیان شیفای نەخۆشی هەموو لایەکمان بە خوای شیفای نەخۆشی هەموو لایەکمان بە ئەوانەی کەوا منداڵیان نییە خۆیان منداڵی ساڵحیان بەرێ ئەوانەی هەیەیان و ساڵنیە خۆیان بۆیان ساڵح کەی ئەوانەی قەرزدارن نەدارن خوایان دەوڵەمەندیان کەی بە ئیمان و سیحەت و عافیەتەوە ئەوانەی مەشاکیلانەیە خۆیان بۆیان حەل بفەرمووی یا ڕەبی خوای لە دەپاڕێینەوە بە ئیسمی عەزەمی خۆت فریای موسڵمانانی غەزە و فەلەستینکەوە یا ڕەبی خوای لەو میحنەت و لەو زوڵمە ڕزگاریان کە یا ڕەبی خوای جێشی یەهودیان بۆ زەلیل کە جێشی یەهود بشکێنە بەسەرێکە پەروەردگارە ئێمە دوعامانە دەسڵاتی دوعامانەیە یا ڕەبی خوای دوعاکانمان قبوڵ کە یا ڕەبی خوای گیان چینی مەزلوم سەرخە چینی چەوساوە سەرخە زاڵم مستەمکارەکان سووک و ڕسواکە آمین آمین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين. الحمد لله ثم الحمد لله الحمد لله الذي من علينا بالقرآن وفضل ديننا على سائر الأديان ومحى بحبيبي وخليلي وعبدي ورسول عباد الوسان وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن سيدنا وقائدنا وعظيمنا محمدا عبده ورسوله سيد الأكوان الذي نبع الماء من بين أصابع يدي اللهم صل وسلم وزد وبارك على سيدنا محمد فخر العرب والعجم صاحب العز والكرم وعلى آله وأصحابه صلاة وسلامة دمان إلى يوم يفر الوالد من ولده خصوصا على سادات ديننا ذوي القدر علي والفخر الجلي سيدنا حضرة أبي بكر وعمر وعثمان وعلي وعلى الحسن والحسين وحمزة والعباس وعلى الستة الباقية من العشرة المبشرة الكرام وعلى بقية الصحابة والقرابة والتابعين رضوان الله تعالى علينا وعليهم أجمعين. أما بعد فيا عباد الله أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وعبادته والتزام في الصلاة والزكاة والصوم والحج إن استطعتم إليه سبيلا.